بەڵێ سەبارەت بە گەشتیاری زستانە بەڕێز پارێز یوسف بەڕێوبەری گەشت و گوزاری ڕەواندز لەگەڵمانە لە ستودیۆ. بەڕێز پارێز سپاس بە ئامادەبوونی بەڕێستان. خۆشحاڵم کە لەگەڵمانی ناوچەکەتە ناوچەیەکی گەشتیاری زۆر خۆشە، هاوینان و ئێستا زستانان خەڵکێکی زۆر سەردانیەکات، گەشتارێکی زۆر سەردانیەکات. بە تایبەتی ڕابردوو لە ساڵانی ڕابردووە کاک پارێز گەشتاری زستانە زۆر کەم بوو یان هەر نەبوو، ئەگەر بش هاتنایبم شێوەی ئێستا نەبوو. چیتان کردووە بۆ پەرەپێدان بە کەرتی گەشتیاری و گەشت و گوزاری زستانە بە تایبەتی؟ بڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە ساڵانە مەزەندەی ئەوە ئەکەن، ینی نزیکەی ملیۆنێک بەسەرەوە، ینی 1,300,000 گەشتیار ڕوو لە ئیداری سەربەخۆی سۆرانەکە. لەم ڕێژەیەش 180 گەشتیارەکان ڕوو لە ناوچەی ڕەواندوزەکەن، ناوچە گەشتیاریەکانی ڕەواندوزەکەن بۆ ئۆکمەی کە زۆرترین شوێنی گەشت و گوزاری ئیداری سەربەخۆی سۆران کەوتونەتە ناوچەی ڕەواندوز. بڵێن هەوڵی جددی درراوە بەڕاستی بە تایبەتی لەو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی زۆر جددی درراوە، پلانی 8 ساڵەدان درراوە بۆ بەرەو پێشبردننی سێکتەری گەشتیاری. پێم وایە ناوچەی ڕەواندوزیش شوێنێکی زۆر زۆر فراهەمە بۆ هەر چوار وەرزی گەشت و گوزار. بڵێ کاری جددی کراوە و کاری زۆر باشیش لە پێشە ئینشاڵڵا لە ئایندا ئەنجامیانە دێن. گەشتیاران ئەو ڕۆژەی کە زستانانیەت بەراورد بە پێشتر چەند زیادی کردووە؟ بەدڵنیاییەوە گەشتیارە ناوخۆییەکانمان کەمترن لە گەشتیارەکانی کە ئەوانەی کە لە ناوەڕاست و باشووری عێراق دەهێن، ئەوان زیاترن سەردانی ناوچە بە تایبەتی لە وەرزی زستاندان ئەوان زیاتر سەردانی ناوچەکانمان دەکەن. زۆر باشە. پلانتان چییە بۆ داهات و دەتانەوێت چی بکەن بۆی کە ڕژەی گەشتیاری زۆریت وەرزی زستانە بەفرێکی زۆر بادر ڕێگا ئەگیرێت، ڕەنگە ئاستەنگیات شۆ دروست بێت. ئێمە جگە لە چیای کۆڕک شوێنی تریشمان هەیە کە تا ئێستا وەبەرهێنانمان تێ ئەنجام نەداوە. بنمونە زینی وەرتێمان هەیە کە ساڵانە ڕێژەیەکی زۆر گەشتیار ڕووی لێ تێئەکە و خاڵی یەکبەستنەوەی هەردوو ئیدارەی سۆران و ڕاپەڕینە. ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیک هەوڵ دەین وەبەرهێنانی تێبکەین و وەبەرهێنان ڕابکێشین، وەبەرهێنەران ڕابکێشین بۆ ئەوەی کاری جوان لەوێ ئەنجام بدەین ئینشاءڵڵا. زۆر باشە. ئەم گەشتیارانی کە وەرزی زستانیان بۆ ناوچەکەیەوە پێویستیان بە شوێنی مانەوە هەیە، پێویستیانە کە شوێنێکیان بۆ فراهەم بکرێت تیا بمێنەوە. شوێنی مانەوە هەیە بۆ گەشتیاران؟ ئێمە لە ناوچەی ڕەواندوز ئەتوانین ڕۆژانە سەر و 1200 کەس بتوانین بەحاوێنینەوە. ئەوە تەنها لە ڕەواندز. ئێمە لە مەبەستم لە زستانە، لە وەرزی زستانە. لە وەرزی هاوین ئەو ڕێژەیە زۆر زیاترەکە بەهۆی ئەوەی کە ئێمە کەپری گەشتیاری زۆرمان هەیە. بڵێ بنمونە لە وەرتێ نزیک 1300 کەپری گەشتیاریمان هەیە، 1345 کەپری گەشتیاریمان هەیە. ئەم ڕێژەیە لەو کات زیاترە بێت لە وەرزی هاوینان. ئینشاءڵڵا هەوڵ دەین لە ئایندا بتوانین ئەو ڕێژەیە بەرز بکەینەوە. بەڕاستی زۆر باشە. پلانێک هەیە بۆ زیاتر گرنگیدان بەو ناوچە گەشتیاریە زستانانی کە لە سنوورەکەیەوەیە هەیە؟ بەڵێ بەدڵنیایەوە پلان دەبێت. پلانەکە چییە؟ پلانەکە گرنگیدانە بەو شوێنانەی کە تا ئێستاوە بەرهێنانیان تێنەکراوە و لە خودی ئەو شوێنانەی کەەوە بەرهێنانیان تێکراوە دووبارە ئاوەدانکردنەوەی نوێی تێدا ئەنجام بدرێ، ینی بە شێوەیەک لە شێوەکان بتوانین دیزایانی نوێی بۆ زۆر باشە. بێزگەلەوەی کە دیمەنێکی جواری هەیە و بەفرێکی خۆشەبارێ بۆ خەڵکانی کە بۆ نمونە لە باسی کرد خوار و ناوەڕاستی عێراقەوە سەردانیەکە ناوچەکانی ئەوان ناوچێکی گەرمە، ئێرە ناوچێکی بەفراوی و ساردە، ڕەنگە لە تەعامولکردن لەگەڵ بەفرۆ و سەرمایی کە لێرە هەیە جۆرێک لە نەشارەزاییان هەبێت. ڕێبەری گەشتیاری هەیە بۆی کە پێیان بوترێ بەم شێوازە بێت تەعامل بکەن و شوێنی مانەوە بەم شێوازە بەکاربێنن و مامەڵەکردن لەگەڵ بەفرا بەم شێوازەیە. بەداخەوە تا ئێستا بەو شێوەیە ڕێکمان نەیەخستوتەوە، ڕێبەر هەیە، بەڵام بەو شێوەیە نییە کە لە ئینتیزاری ئێمە بێت، چونکە ڕێژەی گەشتیار یەکجار زۆرە بە تایبەتی لە وەرزی زستاندا. هەر بنمونە چەند ڕۆژ پێش کێشەیەکی بچووک ڕوویدا، ینی کۆمەڵە گەشتیارێکمان لە چیای عەسەمبە گیریان خوارد بەهۆی بەفرێکی زۆر کەباری. بەڵام ئینشاءڵڵا لە ئایندا ئەو کێشانە هەمووی چارەسەر بن. زۆر باشە. پێشبینیتان چیە بۆ ساڵانی ئایندا؟ پێشبینیتان ینی بۆ هاتنی گەشتیار چییە؟
ئینشاڵە پێشببینیەکی زۆر باشمان هەیە پێشببینیمان ئەوەیە پێشبینەکەن گەشتارێکی زۆر بێتە بەدڵنیاییەوە ئینشاڵە پاش ئەوەی کە دووبارەوە بەرهێنان لەو شوێنانە بکرێتەوە ئەوانەی کەەوە بەرهێنانمە تێنە کردووە پێشببینی ئەوواکەین ئەو ڕێژەیە زۆر بەرزتر ببێتەوە لەوەی شوێنەکە تازێ هەم بۆ خەڵکی ناخۆشمان ئێستا شوێنێکی تازێ بەدڵنیاییەوە بەو شێوەیە خەڵک پێشتر سەردانی نەکردو ئێستا سەردانیەکە بەڵێ بەدڵنیاییەوە بەڵێ سپاس بۆ پارێز یوسف بەڕێوبەری گەشت و گوزاری ڕەواندز سەبارەت بە گەشت و گوزار لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ یۆش